قوبات تاڵەبانی بەنیازی چییە؟ لە سیاسیەکی نەرمەوە بۆ وەستانەوە دژی سەرۆک وەزیران. ماوەی چەند هەفتەیەکە قوبات تاڵەبانی گوێگری سەرۆکی حکوومەت کە بە کەسایەتیەکی نەرم لەناو خەڵک و یەکێتیەکان دەناسرا لە بەرامبەر پارتی. ئێستا هەڵوێستی توندی وەرگرتووە و بە بێدەنگی دەیەوێت درێژە بە نەڕەزایەتی خۆی بدات لە بەرامبەر ئەدای سەرۆکی حکوومەت و بە تاکڕەوی ناوی دەبات. ئەو پیاوەی کە لە ڕابردوو بە کەسێکی نەرم و نزیک لە پارتی دەناسرا ئێستا زۆر توند بەرامبەر پارتی وەستاوەتەوە و نەخێری بۆ سیستەمی حکومڕانی هەرێم کردووە. قوبات تاڵەبانی کە بەرپرسی تیمی یەکێتیە لە حکوومەتی هەرێم بەهۆی ناڕزایی لە شێوازی کارکردنی سەرۆکی حکوومەت و تیمی پارتی چەند هەفتەیەکی یەک لە دواییەکە ناچێتە کۆبوونەوەکانی حکوومەت و کارکردنی لە حکوومەتی هەرێم هەڵپەساردووە. لە ڕێگەی دوو وەزیریشەوە پەیامی خۆی و حیزبەکەی داوەتە مەسرور بارزانی و تیمی پارتی کە تا دۆخەکە بەم شێوەیە بێت ئەو ناگەڕێتەوە حکوومەت. ئەگەرچی بۆ هیچ میدیایەک دەردەدڵی خۆی نەکردووە و نەوەڕۆکی ڕخنەکانی نەخستۆتە ڕۆ، بەڵام لە کۆبوونەوەی داخرا و لەگەڵ دۆستە نزیکەکانی ئاماژەی بەکێشەکانی لەگەڵ سەرۆکی حکوومەت داوە. بەپێی زانیاریەکانی شارپرێس تاڵەبانی زانیاری ئەوەی داوەتە ئەو کەسانی کە بینیونی کە ئیدی ئەو نایەوێت لە حکوومەتێکدا بەشدار بێت کە شەریک نەبێت تێیدا. قوبات تاڵەبانی کە ئامادەنیە بۆ میدیەکان ڕاستەخۆ لەو بارەیەوە قسە بکات، بەڵام بەردەوام دوور لە چاوی کامێراکان خەڵکی جۆرە و جۆر و کەسایەتی سیاسی دەبینێت و سەبارەت بە هەڵوێستی داهاتووی خۆی و حیزبەکەی ڕاوێژیان لەگەڵ دەکات. بەپێی و زانیاریانەی شارپرێز لە چەند سەرچاوێکەوە دەستی کەوتووە. قوبات تاڵەبانی لە زۆربەی دانیشتە تایبەتەکانی خۆیدا باز لەوە دەکات ئەو تێکدانی ناوێت لەگەڵ پارتی و نایەوێت بگەنە بنبەست، هەروەک چۆن لەگەڵ ئەوەش نییە یەکێتی ببێتە پاشکۆی پارتی. بەوتەی کەسە نزیکەکانی ئەو لای وایە لە نێوان ئەو دوو بژاردەیە ڕێگەی سێهەمیشەیە کە تا ئێستا پارتی ئامادەنیە بیر لەو بژاردەیە بکاتەوە کە ئەویش ڕازی بوونە بە شەراکەتی یەکێتی لە حکوومەت. بە پێچەوانەوە سەرۆکی حکوومەت وا مامەڵە دەکات کە حکوومەتی پارتیە و یەکێتی تێیدا بەشدارە و تا ڕادەیەک وەک شاگردێک مامەڵەی لەگەڵ دەکرێت نەک هاوبەش. هەر بۆیە تاڵەبانی دەیەوێت ستۆپ بە بارزانی کوڕ بکات و لە هەموو شتێکدا دوایین قسە لای سەرۆکی حکوومەت نەبێت. شارپرێز زانیاری ئەوەی دەستکەوتووە کە لە یەکێک لە دانیشتەکاندا قوبات تاڵەبانی ئەم ڕاستی بە مەسرور بارزانی وتووە دوای ئەوەی مەسرور بارزانی بە توندی قسەی کردووە و پەنجێ ڕاوەشاندووە. قوبات تاڵەبانیش لە بەرامبەردا وتوێتی ئەم لۆژیکی قسەکردنەی تۆمان قوبوڵ نییە، پەنجەش ڕامەوەشێنە، ئێمە شەریکین لە حکوومەتدا و بەو مەرجەش بەشداریمان کردووە، نەگوەک ئێستا هەموو بڕیارێک لای تۆ بێت. تاڵەبانی بە بارزانی وتووە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان بەم جۆرە ڕۆشتووە بەڕێوە، سروشتی کارەکان بەم شێوەیە بووە، گەر تۆ ئەتەوێت بیگۆڕیت ئەوە ئێمەش قسەی خۆمان دەبێت. دەوترێت دوای ئەم هۆشداری قوبات تاڵەبانیش هیچ شتێک لە بیرکردنەوەی مەسرور بارزانی نەگۆڕدراوە و هەموو شتەکان وەک خۆیان ماونەتەوە. بۆیە دوایین جار قوبات تاڵەبانی ئەم هەڵوێستەی وەرگرتووە و پەیامی لەسەر هەڵوێستەکەی بە زۆربەی کۆنسوڵ و نوێنەری وڵاتان گەیاندووە. قوبات تاڵەبانی لە دیداری میریدا کە لە شاری هەولێر بەڕێوەچوو زۆر بەڕاشکاوانە باسی لە کابینەکانی پێشوو کرد و وتی لە ڕابردوودا ئەگەر کێشەیەک هەبووە لەگەڵ سەرۆکوەزیران پێکەوە ڕوبەڕووی دەبووینەوە. کاتێک سەرۆکوەزیران کێشەیەکی هەبووە سەیری دەکرد لە پشتیەوە من هەم منیش بە هەمان شێوە کاتێک ئەڵەنگاریەکم بەهاتایەتە بەردەم دڵنیا بووم سەرۆکوەزیران لە پشتمەوەیە و هاوکارمە، بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە و بەو شێوەیە نەماوە. Many of them were criticizing me for being too pro-government, right? But we couldn't do that because, you know, I looked behind me, the Prime Minister was there, he had my back, I had his back, and together we weathered that storm. We weathered the referendum and the boycott from the international community against the KRG. We weathered all of the economic sanctions against us. We weathered losing all of our revenues. We were able to, because we were unified in the government, because we put, you know, government first.
مەڕەنگە باشترین ئاماژە بێت بۆ بوونی ئەو پەیوەندیە خراپەی کە لە نێوان سەرۆکی حکوومەت و جێگرەکەیدا هەیە و دۆخەکەی گەیاندۆتە ئاستێک کە جێگری سەرۆکی حکوومەت و تیمی یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکانی حکوومەت بکەن بەشێکیشیان دەوامی وەزارەتەکانیان نەکەن. بەڕای چاودێرانمانەوەی ئەم گرژی و خراپی پەیوەندیانە بەم جۆرەی ئێستا و نەبوونی هیچ هەوڵێک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و خستنەوە سەر ڕێچکەی دروستی کاری حکومڕانی دۆخەکە دەگەێنێتە ئاستێک کە کابینەکەی مەسرور بارزانی زیاتر لاواز بێت. دوور نییە ببێتە هۆی هەڵوەشانەوەی تەواوی کابینەکەش، چونکە یەکێک لە پێکێنەرە سەرەکیەکانی بایکۆتی کارەکانی کردووە و لە کارەکانی ئێستای کابینەکە خۆی بێبەری دەکات. لەلایەکی تریشەوە قوبا تاڵەبانی و حیزبەکەی باز لە گەماڕۆی سیاسی و ئیداری و دارایی سەر سلێمانی دەکەن لەلایەن حکوومەتی هەرێمەوە. بەوتەی شارەزایان ئەماش سەر دەکێشێت بۆ زیادبوونی گرژیەکانی نێوان هەردوو حیزب و پێدەچێت پەتی بەردەوامی کابینەکەی نۆیەم بپچڕێنێت.